دوکانێکی بچکۆلەی ناوبازاڕی قەیسەری هەولێرە کە چیرۆکی سەدەیەک لە کاری بەقاڵی مام سەلاح و باوکی لەناودا جێبووەتەوە. من خۆی لە منداڵیەوە لە مەکتەبێ دەهاتمەوە لەگەر بابم یاریم دەکرد، پاشوی مەکتەبم خەلاص نەکرد هاتمە دەرێ لەگەر بابم بەقالیم کرد تقریباً لە ساڵی شێستەکە. ئەوەی هەر قەنسەری هەبوو، چ باژێری دیکە نەبوو. ئەوە مەسەلەن بابم لە سیودوو لەو دوکانەی بووە، ئەوەقتی هەر ئەو قەنسەریە بوو، عالەم چی لازم بایە دەهاتەوە. سێ مەحەلە هەبوو، مەحەلەی قەڵاتێ هەبوو، محلەی خانەقا هەبوو، محلەی عەرەب هەبوو، محلەی تەیراوە هەبوو. خەلاص چایخانەکەی مام خەلیل پڕا لە وێنەی ئەو کەسانەی کە ڕۆژێک یان زۆرتر سەردانی چایخانەکەیان کردووە و یادەوەریان بەجێهێشتووە. دوای مردنی مام خەلیل گەرم و گوڕی لە چایخانەکە نەوەستا، بەڵکو محەممەدی کوڕی بەردەوامی بە پیشەکەی باوکیدا. چایخانەی مام خەلیل ساڵی 1952 دامەزراوە، هاوکم هەر لێرە بووە، عمری تقریبا 13 ساڵان بووە ئەو چایخانەی داناوە کە وەختی هەر چای هەبووە، هەر چای بووە، ینی ماستا و چای ئەو شتانە هەبووە. دوایە پاشوی کە من هاتم پاش بابم ئەمری خوای کرد، پاشوی ئەم قاوە و حامز و نسکافە و شتوارم پێ تەتەور کردو یانی بە چایخانەکە. چایخانەی مام خەلیل لە 52 کە دامەزراوە، بەیانیان سبەینان زوو ئەو اختیارانە ئەو دوکاندارانە دەهاتنە ئێرە نانیان دەخوارد لە چایخانەی مام خەلیل لێرە، نانیان دەخوارد دەوری سەعات 8 بەجی و 9 دەچوونە سەر ئیشەکانی خۆیان. لێرە سوحبەت و قسە و یعنی سوحبەتیان لەگە یەک دەکرد و دوو قسەی خۆشیان دەکرد و پێ دەکەن و دوای پاشوی دەچوونە سەر ئیشی خۆیان. محسین عارەبی بەرگدرو چیرۆکێکی کۆنی دیکەی ناو بازاڕەکەیە، لەگەڵ ئەوەی بەتەمەنە بەڵام هێشتا وازی لە پیشەکەی نەهێناوە. بە منداڵی شاگرد بوو، شاگرد دەکرد خەیاتە شاگرد بوون، وردە ئەو شانە فێر بوو، ئیشی کورتە شواری فێر بوو، ئیشی پاتۆرە فێر بوو، ئیشی کراسی فێر بوو، ئیشی خامۆشیوا فێر بوو، سەول و فڕی دەدوێنەوە، ئەو کارەیە تەختەکانی ناو ئەوەی فڕی دەدوێنین ئاشکارەوە. ئەو بەعەلی زۆر بوو، یەکدار متەوەفیر بوو، کورتێکمان دەدوێنی بە جوملا، شارۆمان دەدوێنی بە جوملا، هەموو شتێکمان دەدوێنی، کلاسمان دەدوێنی، پێجەمەمان دەدوێنی، مەسەلەن کولەی زۆر پێشکە کولەمان دەدوێنی، دوژاشەمان دەدوێنی، هەموو شتێکمان دەدوێنی. عالەم پێشە فەقیر بوو، هەموو شتێک ڕازی بوو، بەس ئێستا زەحمەت بووە. شەروار وەکی قوتی دەبی، وەکی چاکت دەبی لەبەر ناکە، ئەوە دنێژە ئەوە پێش ئەوە نەبوو، هەرکوومان لەبەری دەکەن. دوای نۆژەنکردنەوەی بەشی زۆر بازاڕەکە شێوەی جارانی لەدەست داوە، بۆیە دەگوترێت ئەوە چیرۆکە کۆنەکانن کە لە پووری بازاڕەکەیان بە نەمان ڕزگار کردووە. نارین ڕۆستەم دەنگی ئەمریکا، هەولێر.